گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە 21 نۆی 1440 هەتاوی. ئەمڕۆ جارێکی تر کۆماری پەت و سێدارە خاڵێکی ڕەشی لە کارنامەی 43 ساڵی ڕابردووی خۆیدا نیشاندا. ئەمڕۆ جارێکی تر کۆماری سێدارە لاوێکی شۆڕژگێر لە شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری مەشهد ئێعدام کرد. ئەمڕۆ جارێکی تر کۆماری ئیسلامی نفرەت و تووڕەی خەڵکی بەرامبەر بەخۆی چەند بەرابەر کرد. ئەمڕۆ کۆماری سێدارە مەجید ڕەزا ببورن زۆر محەممەد مەجید ڕەزا ڕاهنەوەرد لە شاری مەشهد ئێعدام کرد و دوێنێ لە شاری سەردەژ لاوێکی شۆڕژگێڕی لەژێر ئەشکەنجەدا بەدەستی هێزەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی گیانی بەخ کرد. ئێمە بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە دوو میوان بەشدارمانە لە بەرنامەکەمانە بە ڕێزان هاوڕێ هەتاوی عەبدوڵڵایی ڕۆژنامەوان و هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا. هاوڕێ هەتاوم کاتت باش، زۆر بەخێربی بۆ ئەم بەرنامەیە و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەرچەند من تۆزێ ناساقم سەرمام خواردووە. ئەم کاتتان بە شاڕێ گوڵنا سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنامەی ڕاستەوخۆی کۆمەڵە تیڤی. زۆر سپاس هاوڕێ هەتاو، هەروە کە لە پێشێکێکا وتم ئەمڕۆ کۆماری ئیسلامی لاوێکی شۆڕژگێڕی لە شاری مەشهد ئێعدام کرد. مەبەستی ڕژیم لەم ئێعدامانە و ئەم سەرکوتگەریانە چییە بەڕایەوە؟ بێگومان سەرەتا زۆر بەداخەوەم بۆ ئەوەی کە ئەمڕۆ جارێکی تر لاوێکی شۆڕژگێر کە لە شۆڕشی ژن ژیان ئازادی تەنیا بۆ مافی ڕەوای خۆی و خەڵکی ئێران هاتە سەر شەقام و داخوازی بەرهەقی ئەو خەڵکەی بەرز کردەوە لەژێر تاوانی داتاشرا و لە بێدادگاکانی کۆماری ئیسلامی لەلایەن بەناو قازیە جنایەتکارەکانی کۆماری ئیسلامی حکمی ئەعدامی بۆ بڕدراوە لە ماوەیەکی زۆر کەمیش لە سێدارەیاندا ببێ ئەوەی کە هەتا ڕۆژی ڕابردوو مەجید ڕەزا ڕاهنەوەرد دایکی و بابی لەلای بوونەوە دوێکی دواوێنەی لەگەڵ کێشاوە تەنانەت ببنە ماڵیان نەکتۆکە ئەعدامی دەکەن. ئەمڕۆ لە بێدەنگیدا بە بەشداری دیارە دەڵن لەبەر چاوی ڕایگشتی بووە، بەڵام من گومانم لەوە هەیە و ئەوەی کە من ئەیبینم کەسانێک کە لەو بارودۆخەدا شەو تا بەیان ناخەون بۆ ئەوەی کە بڕۆن بینەری مەرگی لاوێکی شۆڕش گێڕبن بێگومان دەبێت کار لە خۆی و مۆرەکانی ئەو ڕژیمە بن لەبەر چاوی ئەوان لە سێدارەی داوە پەڵەیەکی ڕەشی بەناو چاوی مێژووی تەژی لە جنایەتی خۆیەوە دیسانەکانە چەسپاندەوە. ئەوەی کە کۆمە بینیمان کە شەوی ڕابردوش بەداخەوە لاوێکی خەڵکی شاری سەردەشت بە ناوی شەهریار عادڵی کە ماوەیەک دەست بەسەر بووە لە ژێر شکنجەوە وێنەی جەستەی ئەم شەهیدە بڵاو بۆتەوە کە سووتێنراوە ئەشکەنجە کراوە بەداخەوە گیانی لەدەستداوە. ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ئێستادا دێنێ ئێعدامەکان حکمی ئێعدامەکان زۆرترەکەوە سێدارەکان بەڕوو هەڵماراوەیەکی زیاترەوە بەڕێوە دەبە. ئەمە ئەوە دەگەیەنێت کە کۆماری ئیسلامی زراوی لەو شۆڕشە چووە گەرەکێتی لێ وەکو دەیەکانی شەست فەزایەکی ترس و تۆقاندن بەڕێوە بەرێوە وەکو هەمیشە سیاستی شەلم کوێرم خۆنا بێرم بەڕێوە بەرێوە تونند و تیژەیەکی ڕەها بەڕێوە بەرێ بۆی کە خەڵک چاوترسێن بکە و خەڵک بیر بۆ بکەنەوە بە تابەتی لاوانمان کە ئەگەر ئێمەش بینە سەر شەقامەکان و لەو شۆڕشە بەردەوام بین حکمی سێدارە دەمانگرێتەوە. بەڵام کۆماری ئیسلامی هێشتا لەوە نەگەیشتووە. بێگومان ئەو خەڵکی کە دێنە سەر شەقام هیچێکیان بۆ نەماوە لە دەستان، هیچێکیان وە تەنیا ئامانجیشیان ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە ناو بچێ بڕوخێ. ئەوەی کە کۆماری ئیسلامی سیاسەتێکی تری کۆماری ئیسلامیەوەی کە تون ئێمە لە سەرەتای ئەو شۆڕشەوە تا بە ئێستاکە بینیمانە ئەوەی کە دێنێ دەڵێ مەجید ڕەزا ڕاهنەوەرد بە سیجەیەکیان کوشتووە و فیلمەکانی هەیە ئەمە درۆیەکی داتاشراوە بۆ ئەوەی کە ئەو حکومە ناڕەوایە بەسەریاندا بسەپێن. لە سەرەتای هاتنە ئارەی ئەو شۆڕشەوە تا بە ئێستاکە تونند و تیژی لەلایەن خەڵکەوە بەڕێوە نەچووە نەبەچەک. ئەوەی کە خەڵک پێی بۆ بەرد بۆ ئەویش بۆ بەرگری لە خۆیان، ئەوەی کە خەڵک پێی بووە بەبێ ئەوەی کە حتا ڕێخستنێکی سازماندرا و شۆدایان هەبێ فقط هاتوونە سەر شەقام و داوای
مافی ڕەوای بەرهەقی خۆیان کردو تونند و تیژی لەلایەن دام و دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی بۆ ئەو دام و دەستگایە بە تایبەتی سپای پاسدارانی کە ساڵهای ساڵە دەسەڵاتی ڕەهای داوەتێ هەموو جومگەکانی ئابووری وڵاتی بەدەستەوە گرتووە و ئەو گروپە تێرۆریستانەی لە ژێرناوی گروپی مقاومەت لە عێراق و لە سووریە و لە لوبنان و ئەوانە ساڵهایە هەم هێزەکانی خۆی لەوێ خەریکە تیارەکە بە چەک و چۆڵ و بە ئەوەی کە تەدریبی نظامی و هەم ئەوەی کە لەوانیش خەریکە کەڵک وەردەگرێ و تونند و تیژی لەلایەن دەستگای سەرکوتەوە لەلایەن هێزی سەرکوتگەرەوە بۆ گەرەکێتی وا بنوێنێت کە تونند و تیژی چونکە تۆ بتێونەتەوە هەر ئێستا بێگومان ئەو کەسانێک کە ئەمڕۆ ئەم ئیعدامە نەعادڵانەیان بینیوە دەڕژێنە سەر شەقامەکان و بێگومان بێدەنگ نابن و کۆماری ئیسلامیش گەرەکێتی دەیهەوێ ئەم خۆپێشاندانانە بەرەو تونند و تیژی بەرە بەرەو ئاقارێکی تری برە بەرێ کە ئەویش پیلانی لە پێشدا داڕێژراوی خۆی لە پشتا و بێگومان بێ نەبە ئەدام نە بە سەرکوت ئەو خەڵکە لە خەبات ناپرینگێنەوە سڵ ناکەنەوە تا دوا ساتەکانی ڕۆخانی ئەو ڕێژیمە هەر بەردەوامن بەڵام بێگومان ئەو خەڵکەیمە بۆی کە خساری کەمتر ببینن ئەبێ ڕێخستنەکانیان سازمان شودەتر بێ دەبێ تا ئەتوانن بە شێوازێکی ئەکتیڤتر باشتر بە ڕێخستنێکی جیاوازترەوە بێنە سەر شەقام بۆی کە زیاتر بن خەساری کەمتر ببینن بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ئێستادا دێنێ مەجید ڕەزا ڕانەوەرد لە سێدارە دەدا لە مەجید ڕەزا ڕاهنەوەردی لە مەشهەد لە سێدارەدا بەڵام لە کوردستان لە ژێر ئەشکەنجە ئەو ڕۆژەی تریش ئەو شەکاری لە ئیعدام کرد هەمزەمان کوڕێکی تر لە کامیاران لە ژێر ئەشکەنجە گیانی لەدەستدا لە کوردستان ناوێرێ ناتوانێت لەبەرەوەی کە خەڵک قبوڵی ناکە کە ئیعدامک بەڕێوەبەرێ خەریکە لە ژێر ئەشکەنجە گیانیان لێدەستێنێتەوە لە شارەکانی تر لە هەر جێگایی بەپێی چشتی جوغرافیای ئەو جێگای خەریکە سیاسەتە دزێوەکان و تونند و تیژ ئامێزەکانی خۆی بەڕێوە ئەدەبێەوە ئەبێ خەڵکی ئێمە زۆر زۆر وشیار بن کە ئەو پیلانانە لەبار برن ئەو شۆڕشە لەبار نەبردرێت چونکە ئەگەر ئەو ڕژیمە بەو شێوازە بمێنێتەوە ئەوەی کێمە دەبینی ڕۆژانە ڕەشگیرێک یەکجار زۆر بە تایبەتی لە کوردستان بەڕێوەیە زیندانەکانی ئاخنیوە لە نخبە و لە چالاکانی مەدەنینە و کۆمەلگا بە کچوو بە کوڕەوە بە ژن و بە پیاوە بە پیر و جوانەوە حتا بە مناڵ دەستنە قوتابخانەی مناڵانی ژێرتەمەن مێر مناڵ دەبن بۆ زیندان ئەمە سەرڕای ئەوەیە کە ساڵهای ساڵە بە درۆ کۆنڤانسیۆنی نێونەتەوەی مافی مناڵی واژۆ کردووە بۆی ئەم ڕژیمە هار بووە لەبەرەوەی کە پایە لەرزۆکەکانی لەرزۆکتر بووە و ئەو ڕژیمە بەوە باشە زانێت کە گەیشتۆتە کۆتاییەکانی تەمەنی نەگریسی خۆی ئەم شۆڕشی ژن ژیان ئازادیە ناوەستێ هەتا ئەو ڕژیمە لە ناو نەبا و سیستمێکی مرۆڤی و خەڵکی کە خەڵک داخوازێتی بنیاد نەنێوە کۆماری ئیسلامیش ئەو ڕژیمی دیکتاتۆرەیە کە تا دوا قەتری خوێنی خۆی شەڕعکە چونکە ئەوەی کە بۆی گرنگ نییە گیان و مانی خەڵک و ئازادی ڕەهای ئەو خەڵکەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتا و باسی زیندانەکانتان کرێمە پێشەوەی کە بین بۆ مەنامە من و تۆ پێکەوە قسەمان کرد لەسەر بارودۆخی زیندانەکان و هاتا ئەو کەسانەی کە لە زیندان ئازادەکرێن لە ژێر ئەشکەنجەی کۆماری ئیسلامیان ئێوە وەکو ڕۆژنامەوانێ ئەو بارودۆخە چۆن هەڵدەسەنگێنن؟ بەداخەوە هاوڕێی گوڵناز جنایەتێکی زۆر زۆر قیزە و تراژێدی خەریکە ڕوئەدا لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی پێشتر لە دەیەکانی شەستا کارنامەیەکی ڕەشی هەیە لە دەستدرێژی بەدژی چالاکانی سیاسی لە ئەشکەنجە بە شێوەیەکی ڕەها چونکە کۆماری ئیسلامی ساڵهای ساڵە هێزە دڕندە و ئیدیۆلۆژیەکەکانی خۆی داناوە بۆ ئەو ڕۆژانە کە ئەوانە نەخۆشی ڕەوانین کەسانێکن کە تونند و تیژی ئێرزای مەغزیان ئەکاوە بێگومان لە کاتی ئێستادا خەریکە کەڵکیان لێوەرەگرێ ئێمە لە ئێستادا ئەبینین و چاو لێ دەکەین ئەگە چاوخشانێکمان هەبێ بەسەر بیرەوەری و قسەی ئەو کەسانێک کە لە زیندانەکان هاتوونە دەرێ ئەبینین کە لە ناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا بە شێوەیەکی زۆر دڕندانە دەستدرێژی بەدژی جوانان بەڕێوە ئەچێ ئەشکەنجە هەتا تاسەر ئێمە لەو ماوەدا بینیمان هەشەوی ڕابردوو لە سەردەشت کوڕێک لە ژێر ئەشکەنجە گیانی لەدەستداوە چەندین نمونە بووە بریندارێکی یەکجار زۆر هەیە چن لە بیمارستانەکان ئاماریان ئەگرن بۆی کە بیان قزە ناو سیاچاڵەکانەوە لەوێ ئەڵەن یا ئەڵەن خۆدکوشی کردووە هەیەکە ئەوەندە
ئاسەواری ڕۆحیەکەی زۆرە کە دواتر کە دێتە دەرێ گیانی لە دەسەدا چونکە ئەو کۆمەلگایە بۆ شێوازە ئەو مرۆڤەی پەروەردە نەکردو کە ئەو ئاستا لە جنایەتە لەناو ئەو زیندانە بتوانێت تحمل بکات چونکە کۆمەلگایمە بەداخۆ کۆمەلگایەکی سنەتیە لەوانەیە دەستدرێژی ئەو تاوانە گەورەیە کە لەوانەیە ئەگەر دانیشین سێریکەن وەکو تەسادوفێکە بۆ ئینسان بەڵام لە کۆمەلگای ئێمە هێشتا تاکی ئێمە بۆ شێوازە پەروەردە نەکراوە کە بۆ شێوازە ئینسانیە لەسەر بتوانێت تەفکیکی دەستدرێژی بکاوە بێگومان لە بووە ڕوحیەوە تێک دەقەمەوە دەست دەداتە کردەوەی خۆکوژی ئەو جنایەتی کە ئێستا لە ئێستادا ڕوودەدا بە بڕوای من لە هەموو مێژووی کۆماری ئیسلامی بووە بەڵام بۆ شێوازە ئێستا ڕەهانە بۆ زۆر جنایەتەکە سامناکە تراژەدیکە دەبێ ئێمە هەموو هەوڵەکانمان بخەینە گەر کە ئەو جنایەتە بە دنیای دەرەوە نەهێڵین دنیای دەرەوە وەکو هەمیشە بێدەنگ بێ وەکوی تا ئێستا نەمان هێشتووە و ئەرکێکی گەورەی کە هەمانە ئەوەیە کە ئەو جنایەتە بە دنیای دەرەوە بگەێنین لە ئەکسەوە لە فیلمەوە هەموو جنایەتەکان بۆ کونماسیۆنی نێونەتەوەیەکان بۆ ڕێکخراوە نێونەتەوەیەکان بنێرینەوەی کە مافی مرۆڤن ئامارەکان زۆر گرنگن و پێویستە لەو بوارەوە زۆر ئەکتیو بین و وتم ئەوەی کە ئێستا لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا ئەوەکو هەمیشە ڕوئەدا چونکە وتم مێژوویەکی تەژی لە جنایەتی هەیە بەڵام ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدا بەڕاستی زۆر و هەڵماڕاوتر زۆر تراژێدیکتر زۆر جنایەتی سامناکتر خەریکە ڕوئەداوە کۆماری ئیسلامی لە هیچ جنایەتێک بەرامبەر بەو خەڵکە ئازادی خوازە ناپرێنگێتەوە سڵ ناکاتەوە چونکە دەزانێ هەر بووە گەیشتۆتە کۆتاییەکانی تەمەنی خۆی کۆماری ئیسلامی لە ماوەی ڕابردوودا زۆر هەوڵیدا کە ئەحزابی کوردی کە چەکیان هەیە وادار بکە کە بێن لەگەڵ خەڵکەکان تێکەڵ بن بەڵام حیزبەکانی ئێمە بەدرایەتەوە ئەو مۆزوع ئازانن چونکە ئەحزابی ئێمە چەکیان بۆ بەرگری لە خۆیان ڕاگرتووە و بۆ کاتی خۆی بێگومان ئەحزابی ئێمە بەرپرسیارن لە بەرامبەرگیانی خەڵکی خۆیاندا و ئەو بیانوە نادەنە دەستی کۆماری ئیسلامی بوو ئەوەی کە لەو فرسەتە کەڵک وەرگریوە تونند و تیژەیەکی ڕەها لە کوردستان بەڕێوەبەرێ پیلانەکان لەناو دەبێ هەموو پیلانەکانی کۆماری ئیسلامی بەو شێوازە لەباربەری سازمان ڕێکخراوتر بە شێوەیەکی باشتر بەڕێخستنێکی زۆرترەوە بتوانین کە کارەکانمان بەڕێوەبەرین خۆپیشاندانەکان بەڕێوەبەرین ئەکتیڤتر بین و بێگومان ئەو خەڵکە ئێمەدایان بینین ناترسێن لە ئەعدام و لە سەرکوت ناترسێن چون ئەگە ترسابان کۆماری ئیسلامی مێژوویەکی ڕەشی هەیە لە ماوەی زیاتر لە 4 دەیەکە خۆی سەپاندۆ بەسەر خەڵکدا و ئێستاکە ئەو شۆڕشەی کە ئێمە دەیبینین بێگومان ناپرێنگێتەوە تا کۆتاییەکانی تەمەنی ئەو ڕەژیمە. بەڵێ زۆر سپاس هاوڕێهێتاو لە ماوەی 3 مانگی ڕابردوودا زۆر ڕوودا و ڕوویداوە لە شارەکانی ئێران و بەتایبەت لە کوردستاندا ئێوە کۆمەلگای ئێران چۆن هەڵدەسەنگێن لە ماوەی ئەم 3 مانگی ڕابردوودا؟ کۆمەلگای ئێران بە خۆشحاڵیەوەی کە ئێمە دەیبین هەرەوەی کە ئێمە ئەیبین ئێستا هەرو دروشمی ژن ئازادی لە هەموو دنیا دەنگی داوەتەوە دروشمێک کە بە 3 چەمکی سیاسی هاتوتە گۆڕپانی کای سیاسیەوە 3 چەم کە هەموو ساختارەکانی هەموو ستراکتۆری سیاسی کۆمەڵایەتی کۆماری ئیسلامی هەڵەتەکێنێ ئەو شۆڕشەی کە ئێمە دەیبینین ئەو نەوەی نوێیە کە تو ئێمە نەوەیەکی نوێمان هەیە لە زانکۆ لە قوتابخانەکان لە ژێر سیستمێکی ئیدئۆلۆژیکدا پەروەردە بوون بێگومان ئەو نەوە نوێ و شیارە کە هەموو مافەکانی خۆی لەناو ئەو سیستمەدا کە ساڵانی زەوت بۆ ئەناسێ ئەمە ئاستی و شیاری خەڵکێک دەگەیەنێ ئاستی و شیاری خەڵکێک دەگەێنێ کە بۆ شیاری سیاسیەوە هاتوۆتە ئەو گۆڕەپانی شۆڕشەوە ئێمە شۆڕش لە تاکەوە دەست پێ دەکات لە ئێستادا شۆڕش و بیرۆکەی نەمانی کۆماری ئیسلامی لەناو هەموو جونگەکانی کۆمەلگادا خۆی خزاندووە لە بازاڕیەوە بگرە لەناو سنفەکان و بگرە لە هەموو لەناو بە تایبەتی لە بەشی هونەرمەندان و وەرزشوانانەوە ئێمە ئەمڕۆ مەجید ڕەزان ڕاهنەوەرد کەسێک بوو کە وەرزشکارێکی حرفەیی بووکە لە سێداریدا ئێمە بینیمانەکە هونەرمەندان و ئەکتەرانی سینەماش هەتا لە ئێستادا هاتوونەتە پاڵدەنگی خەڵکەوە و ئەمە ئاستی و شیاری ئەو خەڵکاگەێنێ بێگومان ئەو خەڵکی کە و ئاستی و شیاری بەرزەی هەیە مافەکانی خۆی بورنمی سەرمان بووە مافەکانی خۆی دەناسێ پیلانەکانی ئەو ڕژیمەش دەناسێ و تا کۆتایی و ڕژیمە لە قەبات سڵماکە کێشە نیە هەمومان سەرمامان خواردووە ئێمە دەزانین کە ژنان لە دەستپێکی ئەم شۆڕشۆن دەور و نەخشێکی بەرچاویان بۆ بۆەوەی کە ئەم دەور و نەخشە بەردەوام بێ
و بتوانین ئەم شۆڕشە بەسەرکەوتوو بگەێنێ دەبێت چی بکرێ بەڕای ئێوە؟ ژنان لە ئێران هەمیشە سەرڕای ئەوەی کە سەرکوتێکی زۆر کراون، سەرڕای ئەوەی کە ساڵهایە بە یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیەوە هەموو مافەکانیان لێ زەوت کراوە، بەڵام هەموو کات لە هەر زەمانێکدا بەپێی ئەو زەمانە ئابدیت بۆتەوە و لە شۆڕشدا بەردەوام بوون. بێگومان ئەو ژنانە ئەتوانن نەقش و ڕۆڵ و کاریگەری زۆر باشیان هەبێ لە شۆڕشەکەدا. ئێمە ژنانی ئێمە ساڵهای ساڵە لە هەر دەنگێکی ناڕازی لە ئێران دەنگی هەڵبڕی بێ ژنان پاڵیان بە ئەو دەنگدا و سەرڕای ئەوەی کە سەرکوت کراون زوڵمی زۆریان لێکراوە لەلایەن بە تایبەتی ڕەگەزی بەرامبەریانەوە بۆ پەروەردە پیاو سالارەیەی کە لە ئێرانەوە هەیە بە دوو ئەبزاری ئاین و پیاو سالاری ژنان چۆساونەتەوە، بەڵام بینیمانە ژنان ئەوەندە ئاستی وشیاریان بەرزە کە هەموو بێمافیەکانی خۆیان لە سیستمی کۆماری ئیسلامی و ئەبینن و ئەزانن کە یاساکانی کۆماری ئیسلامی سیستمی کۆماری ئیسلامیە هۆکاری بەرهەمهێنانی توندوتیژی بەجی ئەوانە نەک ڕەگەزی بەرامبەریان و بەوە گەیشتون کە پیا و ژن لەو سیستمەدا هەردوو قوربانین. ژنان تا ئێستا نەخشێکی زۆر کاریگەریان بووە و لە ئێستادا ئێمە لە ساڵانی ڕابردوودا لە شاری ئیسفەهان ئەمان بینی کە کەسانێکی کە ئیدئۆلۆژیک مسەر بە ڕژیم بوون یا کەسانێک کە لەو سیستمە پەروەردەبوونەوە ئەو سیستمەیان قبوڵ بوو دەهاتن تیزابیان بە قچاندا دەکرد بۆ ئەوەی کە ژنان لە پرۆسەی سیاسی دوور بکەنەوە لە حتا ژنان نەوێرن بێنە سەر شەقامەکە. بەڵام ئێمە لە ئێستادا دەبینی لە ئیسفەهان کچان لێچکەکانیان فڕێ ئەدەن، ئەمەی کۆی ئێستانبولی کۆیلەی فڕێدەن بابەکان و براکانیان و پیاوەکانی و کۆمەڵگەیە چەپڕیان بۆ لێ دەدەن و دەچەند هاوکاریانەکەن. ئەمە ئاستی وشیاری ئەو خەڵکە ئەگەێنێ. ئێمە کتێکمان بینی لە مەریوان هاواری دەکرد بە کچەکانی دەکولوەر نەدەرێ قشتان ڕوتکەن، خیابان پڕە لەو کوڕانێکە لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامی و هێزە سەرکوتکارەکانی و ئێمە دەپارێزن، پۆلیسەکان ناوێنن چەپچاومان لێ بکەن، لەگەڵ ئێمە هاودەنگن. ئەمە ئاستی وشیاری ئەو کۆمەڵگایە ئەگەێنێ و بێگومان ژنان لەو کۆمەڵگایە تا ئێستا توانیویانە لە هەموو جونگەکانی سیاسی کۆمەڵگادا خوان ئابدیت بکەنەوە. بێگومان ئەو ژنانە ئەتوان نەخش و ڕۆڵی کاریگەریان لە داهاتووی وڵاتی شەبێوە. بێگومان بە ئەو ڕژیمە کە ساڵها هێزی ژنانی بە بڤە بوو سەر دەسەڵاتەکە هێزانی هەر بە هێزی ژنانیش لە ناوەچێ، چونکە زەبر و زەنگ و سەرکوت و توندوتیژی و بێ مافی ژنان نەیتوانی ژنان لە ئاستی وشیاریان کەم بکاتەوە و لە پرۆسەی سیاسی دووریان بکاتەوە. ئێمە ساڵها بینیمان سەرڕایەوەی کە کۆماری ئیسلامی هەموو هەوڵەکانی خستەگەر بە تەفکێکی جنسیەتی بە جیاکاری ڕەگەزی بە ئەستێر دارکردنی ئەو کەسانێک کە پابند نەبوون بە حیجاب و ئەوانە، بەڵام ڕێژەی کتانی خوێندکار لە ئێران زیاترە. بەڵێ ناکێشنی هاوڕێیانی هاوکارم کلیپێکیان ئامادە کردووە، کلیپەکە بینین دوایە دەگەڕێنەوە لای جنابتان وەکو دوای پرسیارێکەکەی. ئامان لەرزانە بەسەرهاتی واقعی پازدە زیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵقەرتێەوە بەرەوپەتی سێدارە ڕۆیشت. اما لرزانا سودی لرزانا آری زنجیرو الق لرزانا اما لرزانا سودی لرزانا آری زنجیرو الق لرزانا آری زنجیرو الق لرزانا ما
هاوڕێ هەتاو بەخێر بیتەوە دووبارە دەنگت نییە هاوڕێ هەتا هاوڕێ هەتاو دەنگی نییە ئێستا دەنگم دێ بەڵێ دەنگتان هەیە هاوڕێ هەتاو بەخێر بیتە وەکو دوایین پرسیار بۆی کە من سەرمان بووە کێشە نیە فەسڵێکە کە هەمومان سەرماوە خۆی وەکو دوایین پرسیار بۆی کە کاتتان نەگرم و ئەزانم کارتان هەیە ئەوانەی کە لە جەرەوەی وڵات وەکو جنابتان ژیان دەکەن دەتوانن چی کاریگەریەکیان بێت لەسەر ڕەوتی ڕووداوەکان هەر ئێستا کە ئەمڕۆ مەجید ڕەزا ئەعدام کراوە لە شاری مەشهد دەبێت چی بکرێت لە دەرەوەی وڵات بۆەوەی کە ئەم ئەحکامە یامەم ئەعدامانە لەلایەن کۆماری ئیسلامی و بەردەوام نەبێت وە جوانانی دیکەمان نەبنە قوربانی دەستی کۆماری سێدارە بێگومان هاوڕێ گوڵناسەرەوەی کەوتم بوونی داتا و ئامارەکان زۆر گرنگە پێویستە ئێمە ئەمڕۆ کەسانێکی زۆر ئەکتیڤ هەستاون ئەو لە تەریق ڕاگەیانەکانەوە ناوی ئەو کەسانێک کە ئەعدام کراون لە ژێر شکنجە گیانیان لە دەستداوە کەسانی کە ئەمڕۆ دەست بەسەر کراون هەمویان گەیاندووە بەڕێ خراوەکان بەڵام شێوازی دەبێت خۆمان زۆر بەڕێخستن بکەین یەکەم هەوڵمان ئەوەیە کە نەیەڵین هێلانەکانی جاسووسی و تەرۆریستی کۆماری ئیسلامی لە ئەوروپا بمێنێتەوە دەبێت وڵاتانی ڕۆژاوایی وادار بکەین ناچاریان بکەین دان بەبوونی ماف و ئازادی ئینسانی خەڵکی ئێراندا بنێن و نەهێڵن ڕژیمێکی تەرۆریستی وەکو کۆماری ئیسلامی لە وڵاتانی ئەوروپایی حتا بتوانێت پێگەی هەبێ بتوانێت هاتوچۆ بکەن ئەو تێرۆریستانە چونکە ئەوانە ساڵهای ساڵ لە ئەوروپاش هەموو هەوڵیان ئەوەیە کە خۆیان بخزێن ناو ئەوروپا جاسووسی بکەن تێرۆر بکەن کارنامەیەکی ڕشیانەوە ئەوروپاش وڵاتانی ڕۆژاوایش بینیوێنە پشیانە دۆسی لەو جۆرە پێشتە یەکەم هەنگاومان ئەوە بێ دووەم هەنگاومان وتەمەوەیەکە ئەبێ ئەو داتایانە هەموو بگەێنن بە تایبەتی ئەوانەی کە مناڵن ژێر تەمەنن گیانیان لە دەستداوە بژماریان یەکجار زۆرە ئەوانەی کە لە زیندانەکانن ئەرکێکی زۆر گەورە کە ئێمە هەمانەوانی کە لە دەرەوەی ئەوانەی کە لە زیندانەکان بە تایبەتی و کچوکڕانێک کە لە زیندانەکان ئازاد دەبن بەداخەوە دەستێژیان کراوەتە سەر ئەبێ لەگەڵ ئەوانە قسە بکەین دەبێ بە قەناعەتیان بگەین کە باز لە ئازارەکانیان بکەن بۆ ئەوەی کە دنیای دەرەوە بزانێت کە لە ناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی عێراق خەریکە چ جنایەتێک ڕوو ئەدا و پێویستە خۆمان بەڕێخستن بکەین دەبێت دەنگی ئێمە دەبینین کە لە ئێستادا ئینتەرنێت زۆر زەعیفە و ئەوەی کە لەو بارودۆخەدا خەڵک دەنگی خۆیان دەگەێنە دەرەوە هەست بە بەرپرسیارەتی دەکەن لە بەرامبەرەوە شۆڕشە بۆی کە دەنگیان کەب نەبێ ئێمە دەبێت دەنگی ئەو خەڵکە بین بە شێوەیەکی زۆر ڕێکخراوتر لە بواری ماڵیەوە لە بواری دارویەوە ئێمە پێویستە سازماندەهیمان بێ بەدادی خەڵکی خۆمان بگەین چونکە ئێمە لێرە دەسەڵاتمان زۆرترە و تا نەمانی یەکجارێکی ئەو ڕژیمە ئەم دوو هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی وڵات دەست لە ناو دەستی یەکدین حتا ئەگەر بە بەرزکردنەوەی دەنگ و زوڵمی خەڵکیش بێ بە ئەکسیۆنەکانمان بە خۆپیشاندانەکانمان پێویستە توانیمان ئێمە لە ئێستادا توانیمانەوانی کە لە دەرەوەی بە تایبەتی دەنگی ئەو خەڵکە بگەێنین بە دنیای دەرەوە لە ئێستا لە وڵاتی کە من لێ ئەژیم لە ناو خەڵکیێکی عادی کە ئەسڵەن کاریان بە سیاست نییە لە وڵاتی خۆشیان باز بە شۆڕشی ئێران شۆڕشی ژن ژیان ئازادیەکەن ئەماوە دەگەێنەکە کەسانێک کە لە دەرەوەی وڵاتیش بن توانی ویانەکە دەردی خەڵک بگەێنن ڕاگەیانەکانی ئێران وادار کردووەکە ئەو هەموو جنایەتە ڕۆماڵ بکەوە بە وڵاتی خۆی بناسێنە پێویستە لەو بارانەوە زۆر ئەکتیڤتر بین ڕێکخراوتر بین زۆر پێویستە لە بواری ماڵی و لە بواری دارویەوە یارمەتی دەری ئەو خەڵکە بین چونکە لە ئێستادا کۆماری ئیسلامی تەنانەت دکتورێک کە لە یەکەم ڕۆژەوە کە دەبێتە دکتور بڕیاری ئەوە دەدا کە گیانی برینداری بۆ گرنگ بێ نەر سیاست نەشەو ئەوانیشی خستۆتە خەتەرەوە حتا ئەوانیش هەڕەشیان لێەکە حکمی ئەدامیان پێدا زیندانیانەکە و پێویستە لەو بوارانەوە زۆر وشیار بین بۆی کە خساری کەمتر ببین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتا بۆ ئامادەبوونن من پرسیارێک نەماوە ئەگەر خۆتان قسێکەیە وەکو کۆتایی توانن فەرموون. تەنیاڵم یادی مەجید ڕەزا ڕەهنەوەرد و هەموو ئازادی خوازانی ڕێگەی ڕزگاری بەرز و بەڕێز بێ بێگومان ئەوانە قەت لە یاد ناچن هەمیشە لەناو دڵی ئێمەدا دەمێننەوە و هەروەها شەهریار ئادڵیش کە خەرکی سەردەشتە بەداخەوە بە شێوەیەکی زۆر دڕندانە ئەمڕۆ جستیان سڕێەوە گیانی بەخت کرد و شەهیدی سەردەشتا هیوادارم ئەو ڕژیمە دڕەندا بێگومان دەڕوخێ بەڵام هیوادارم زووتر لە کاتی خۆی بڕوخێ بۆ ئەوەی کە کۆمەلگای ئێمە چیتر خەسار و تونند و تیژی تەجروبە نەکات چونکە لە ئێستادا بەڕاستی خەریک کار ساتێکی مرۆڤی ڕۆەدا هیوادارم ئەو ڕژیمە نمێنێ و لە داهاتوودا خەڵکی ئێمەش بتوانن هەناسە بدەن و سیستمێکی ئینسانی مرۆڤی کە خۆیان چێ دەکەن خۆیان بەرهەمی دەهێنن
بێتە سەرکار و ویست و داخوازی هەڵگری ویست و داخوازی خەڵک بن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هێتا بۆ ئامادەبوونت زۆر سپاس سپاس بۆ ئەوەی ئازیزش دیسان ببورن دەنگم ئەولێ ناکێشەنیە زۆر سپاس دەکەم کە ئامادەبوویمان جەنەبی دەستخۆش زۆر سپاس. بەڵێ هاوڕێیانی هاوکارم کلیپێک بڵاوکەنەوە بزین هاوڕێ شۆڕش ئامادەیە لە بەرنامەکەیە دواتر دەگەڕینەوە لات. مافی مرۆڤ هێڵی سوورە بەهاکانی بێسنوورە مافی مرۆڤ هێڵی سوورە بەهاکانی بێسنوورە گول لە ئازادی نابڕێ نانای بڕێ نانای بڕێ سایەڵەی گەل کف ناکرێ کف ناکرێ کف ناکرێ. ئێمە هاواری وڵاتین زەنگی کاروانی خەباتین ڕاپەڕینی نیشتمانین سرودی تووڕەی ژیانین ئێمە هاواری وڵاتین زەنگی کاروانی خەباتین ڕاپەڕینی نیشتمانین سرودی تووڕەی ژیانین گول لە ئازادی نابڕێ نانای بڕێ نانای بڕێ سایەڵەی گەل کف ناکرێ کف ناکرێ کف ناکرێ. ئێمە هێزی ناو شەقامین کاردانەوەی ژان و زامین دەنگ و ڕەنگی ماف و ڕاستین دەم کوت نابین ڕاناوەستین ئێمە هێزی ناو شەقامین کاردانەوەی ژان و زامین دەنگ و ڕەنگی ماف و ڕاستین دەم کوت نابین ڕاناوەستین گول لە ئازادی نابڕێ نانای بڕێ نانای بڕێ سایەڵەی گەل کف ناکرێ کف ناکرێ کف ناکرێ. خواستی ئێوە پایە و پۆستە بەشی ئێمە کسبە و کۆستە خەونی ئێمە و ڕێسای ئێوە بەرزی و نزمی دۆڵ و کێوە خواستی ئێوە پایە و پۆستە بەشی ئێمە کسبە و کۆستە خەونی ئێمە و ڕێسای ئێوە بەرزی و نزمی دۆڵ و کێوە ئازادی نابڕێ نانای بڕێ نانای بڕێ. بەڵێ بینەرانی خۆشەویست بە سڵاوێکی دووبارەوە هاتینەوە خزمەتان لەم بەشەی بەرنامەکەمان هاوڕێ شۆرشی کەریمی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. هاوڕێ شۆڕژم کاتت باش زۆر بەخێربی بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی عزیز و بۆ هاوڕێیانی هاوکارتان لە خزمەت. زۆر سپاس هاوڕێ شۆڕژ ئایا ئەم ئەعدامانە و ئەم حکومە سەنگینانەی کە بە زیندانیانە درێت و هەر ئیمڕۆ کە بینیمان لە شاری مەشهد زیندانی کە بە قسەی خۆیان یەکێک لە بەسیجیەکانی کوشتووە ئەعدام کراوە ئایا ئەتوانێت ڕەوتی شۆڕشەکە بەرەو پێش بوات یان ئەوەی کە بیخاتە دواوە؟ واقعەتی وایە کۆماری ئیسلامی ئاڕۆی کردووەسە سیاسەتێکی نوێ پێشتر سعیە کرد زۆر دەست بپارێزێت لەوەی کە لەو نەوە حکومانە بدا یا چاوەڕوانی ئەوە یەکرد بزانێت ڕەوتی ڕووداوەکان بەرەو کام سەمت و سوو ئەچێ. ئێستەیش ئەمانەی دەست پێ کردووەکو سیاسەتێکی نوێ بۆ تۆقااندن و ترساندن. ئەگەر خەڵک پێشتر بەسەرکوت لەسەر شقامەکانە نەدەترسانیا بەرحەڵ بە جۆرێک مەیدانیان بوو کە ئاعتراز بکەن جگە لەوەی کە سەرکوت وجودی بوو. بەڵام ئێستا لەم دەورەدا واقعاً ئەو کوشتن و برین و حکمی ئەعدامە بۆ ئەوەی ئەو حکمانە دەدا کە خەڵکەکە بتۆقێنێ خەڵکەکە بترسێنێ کە هەر کەس لەو ناڕەزایەتیانە هەر کەس لەو بەرەو ڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامیدا دەستگیر بکرێ لە سێدارە دەدرێت. ئەمەیش ئەکرێ بە شکستا بیکێشین لە سوورەتێکە خەڵک لەسەر شەقام بێ. خەڵک هەروەکو پێشتر تەواوی و سیاسەتانەی کۆماری ئیسلامی لە توولی ئەم 43 ساڵەدا
کێشانووە بەشکەزوە لە مقابل یا وێسانوەسەوە هێزی سەرکوتەکەی دووچاری فەرسایش و ڕێزش و هەموو ئەوانە کردووە ئێستەیش دەکرێت بە مقاومەتکردن لە بەرابەر ئەم زلهێزە ئیجازە نەدەین ئەو لەو مەیدانی و تاقیکردنەوەیە خراپ بینە دەرەوە و ئەگەر شل بجوڵینەوە و ئەگەر بێدەنگ بین لە مقابلی ئەو ئیعدامانەدا دانەدانە خەریکە تاقی دەکاتەوە بزانێ ڕەوتی ڕووداوەکان بەرەوکوێچێ یا واکنشی خەڵک لە مقابلی ئەو ئیعدامانە چییە؟ ئەگەر واکنشێکی زۆر تند لە مقابلی ئەوانە ببێ واکنشێکە سەرانی کۆماری ئیسلامی وادار بە عەقەبنشینی بکەوە دەست نەگابێڵێ ئەو کاتە کۆماری ئیسلامی ناتوانێت سەرکەوتوو ببێ لە ناو لەم ڕەوتەی کە دەستی پێکردو. ئەمە پێشتر بینیومانە مەسەڵەن لە کوردستاندا کەسانێک کە ئەعدامە کریان ڕامین و زانیار و لوقمان لە ساڵانی دوایی ئەعدام کران ئەو یەکدەنگی و یەک ڕیزی خەڵکە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا بە مانگرتن نیشانیاندا پێشی گربەوەی کە ئەعدامهایەکی زۆرتر بکە. ئێستەیش لەم دەورەدا خەڵک بەو هەموو دەستکەوتەی کە بەدەستی هێناوە ئەبێ پارێزگاری لەو دەستکەوتانە بکە. ئەو دەستکەوتانەیش تا ئێستا کۆماری ئیسلامی ناتوانێت بیسێنێتەوە لەو خەڵکە، بەڵام هەوڵەدا ڕەوتی ئەو بزوتنەوەیە ڕەوتی ئەو ڕاپەڕینە بوەستێنێت. و من هیوادارم کە هەروە کە خەڵک هەمیشە لە عەرسەدا بوون جوابی کۆماری ئیسلامیان داوەتەوە مقاومەتیان کردووە دلێر بوون فەداکار بوون لە مقابلی ئەم ئەزمونە تازەیشدا بێدەنگ نەبی. بەڵێ زۆر سپاس هاوڕێشۆڕش باسی دەستکەوتەکانت کرد. ئەکرێ بەشێ لەو بە دەستکەوتانە باسکە یامەتوانین بێژین ئەو مانگرتنەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە بۆنەی 16 ئازار ڕۆژی دانیشتجوو فراخاندریا بەشێ لە دوکانداران کە دوکانەکانیان پڵۆم کرابوو لەلایەن حکوومەتەوە بەشێتر لە دوکاندارەکان بۆ هاوپشتی لەمان دوکانەکانی خۆیانیان بەس ئەمە نەوعی دەستکەوتە بەڕای ئێوە؟ 100% ئەو دەستکەوتانە هەم لە سەتحی کوردستانە زۆر گەورن و بێسابقەن هەم لە سەتحی ئێرانە. چەندانەیەکی بە کورد ئینسان دەتوانێت هەڵی بژمێرێ. یەکێکیانەوەی کە مەسلەی ژن مەسلەی ناوەرۆکی ئەو مەسلەی خیزشێکە کە بە ژنانە و گرێداوە. ساڵی پێشوو 2 ساڵ لەمەوبەر ئەگەر بەحسێکی ئاوامان کردای کە ژنان ئاوا لە عەرسەدا دەبن، ژنانن کە ڕووسەری دەسووتێنن، ژنانن کە لە شەقامدان، ژنان کە داوای مافی خۆیان دەکەن، ژنان کە شعارهایکی زۆر ئاوا ڕادیکاڵ هەڵدەدنەوە لەوانەیە شتێکی زۆر خۆشببینانە بیانتە خەریکی زۆر خۆشببینانە قسە دەکەی. بەڵام ئێمە لەم بزوتنەوەیە بینیمان کە ژنان حتا لە چەساوەترین ژێرستەمترینی شوێنەکانی ئێراندا هاتوونە سەر خیابانەویش بەلوچستانە. لە کوردستاندا کە هەمیشە مۆڵگەی شۆڕش و ڕاپەڕین و بربەرەکانێ لەگەڵ کۆماری ئیسلامی سێدارا بووە، ژنان پرزەوخ و بەرختر، ژنان زۆر ڕەزمەندەتر لە خیابانە بوون و ئەوە ڕۆژی ئەو دەستپێکردنی ئەو ڕاپەڕینە لە قەورستانی ئایچی سەقزە بە ئەو ئەعلامیە و ئیطلاعیە و شعارانەی کە ژنانی کوردستان لەوێدایەنەوە سیگناڵێکیان بۆ تەواوی ئێران نارد کە خەڵکی ژەوەی گرتەوە ئەو ستەم و چەسانەوەی کە ساڵهایە کۆماری ئیسلامی بەسەری خەڵک بەتای بە ژناندا ئەیسەلپێنێ و حتا مافی لیباسپۆشین ئەوەی کە بڕۆیە دەرەوە لە ماڵەکە دەبێت هەر دەقە چاوەڕوانیەوە بیت ماشینێکی پۆلیس بێت و تەحقیر و بێڕێزیت پێ بکە کەچی ملیۆنها ژن نەیانوت بەوە هاتنە سەر شەقامەکان و لەگەڵ ئەو بزوتنەوەیە کە لە کوردستانەوە دەستی پێکرد ئیعلامی هاوبەستگییان کرد. یەکێتر لەوانە نەسڵی جوانە، نەسڵێکە یاخیە، نەسڵێکە عەلەیهی تەواویە ئۆتۆریتانە و نەریت و سنەتی دواکەوتوینە ئەو کۆمەلگا وەستانەوە وەشان بەشانی ژنان هەوڵیان داوە کە تا ئێستا ئەو مافانەی کە لە ژنان زەوت کراوە بەدەستی بێنن. یەکێتر لەوانە هاوبەستگی و هاوپەیوەندی و هاوسەرنوێشتیەکە لە سەتحی کۆمەڵانی خەڵکی ئێرانە هاتووە سەکایەوە. خەڵکی بەلوچستان بۆ خەڵکی کوردستان لە هاوپشتی لە خەڵکی کوردستانە شعار ئەڵێنەوە، خەڵکی ئازەربایجان لە هاوپشتی لەگەڵ خەڵکی کوردستانە شعار ئەڵێنەوە، دانیشتجوو و خەڵکی تاران شعار ئەڵێنەوە بۆ پشتیبانی لە خەڵکی
کوردستان و ئەمە دوای ساڵها تەفرەقە و دووبەرەکێنانەوە لە بینی خەڵکانی ئێرانە شعارهایەکی ئالەونەوە پشتیبانیهایەکی ئالەونەوە واقعەن کە وێنەیە و بێزافەیەوەیکیشە دەبینین ڕۆشنبیران فیلمسازان معلمان کرێکاران هەمووەمانە واردی فازێ بووین کە ئیتر بەرحاڵەمانە لەو متاڵباتی سنفی خۆیانە وردە وردە خەریکن دێنە دەرەوە و ئەچینە فازێکی انقلابیەوە ئەمانە مەجموعەی لەو دەستکەوتانە بوون و بێزافەیەوەی کە بە تایبەتی خەڵکی کوردستان موقعیەتێکی زۆر بێوێنەیان لە سەتحی ئێرانە بەدەست هاورد و موقعیەتە پێشتر نەمان بوو کۆماری ئیسلامی ئەوەندە بەرعلێ خەڵکی کوردستان شایعەی داخست بوو ئەوەندە بە تەجزیە تەڵەب بوو ئەوەندە بە بنیام کوژ و بەسەر بڕ و بە لەو نەوعانەدا خەڵکی کوردستانی پێناسە کردبوو بەڵام لەم دەورەدا بینیمان کە کوردستان نەتەنها هیچ کام لەوانە نییە هەوێنی شۆڕشە ژن لێرە ڕێزی لێ دەگیریە یان لانی کەم هەوڵ دەدرێ کە ئەو شوێنەی کە شوێنی واقعی ژنە و بەرابرە لەگەڵ پیاوە و دش بە هەموو چەسانەوەسە دەبینین ئەوە و تەسویرە ڕوو بە خەڵکی ئێران نیشان دەدریا ڕوو بە خەڵکی ئێران دەنێرێت بۆیە خەڵگە و پشتیبانیەی کردووەوە هەمیشەش دەبیستینەوە لە ئاکسیۆن و ئاعتراض و هەموو خۆپیشاندانەی ئاخردا کە دەوترێتەوە خەڵکی کوردستان ڕێنمان مەسەڵەن اعتسابی عمومی لە کوردستانە کە چەندین جار بینیمان بەڕێوە چوو ئێستا وردە وردە نە لەسەر وەکو بڵین ئەو جوابدانەوەی کە لە سەتحی کوردستانە دەیگرێتەوە 100% 90% وانە لە سەتحی ئێرانە بە دەرەجاتێکی کەمتر بەڵام خەڵکی کوردستان لێرەش بوون بە هەوێنی شۆڕش لێرەش بوون بە سمبولێک بۆ ڕێگەنیشاندان لە مقابل حکوومەتێکدا کە خەڵکی کوردستان لێرەدا 43 ساڵ تەجروبەی مقاومەت لە مقابلی ئەو هێزە سەرکوتکەر و داگیرکردیانە هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕە شۆڕش لە ماوەی ئەم سێ مانگەدا چەند جار وڵاتانی دەرەوە و حتا ئەمڕۆ اتحادیە ئەوروپا تەحریمی خستە سەر کۆماری ئیسلامی ئایا ئەم تەحریمانە توانێت کاریگەر بێرە لەسەر بارودۆخی کۆماری ئیسلامی؟ ئەو واقعیەتەی کە من ئەمەوێ بە کورد ئیشارەی پێ بکەم ئەو هێزەی کە بەڕاستی و کاریگەرترین هێزە هێزی خەڵکە هێزی خەڵکە لە مەیداندا ئەوانن دەتوانن هەموو کارێک بکەن ئەوانن کە منفعەتی خۆیان دەناسن ئەوانن کە دەزانن هیچ وڵاتێکی زلهێز خەمخۆری هیچ کەسێک نییە و ئەوەش بۆ واقعیت و ئیسپاتی و قسەمانە دەتوانین چاوێک لە دەوروبەری خۆمان بکەین لە عێراق و لە سووریە و لە لیبی و لە باقی وڵاتانی تر ئەو خەڵکی ئەو وڵاتەن بە هێزی خۆیان بەو هێزەی کە لە بن نەهاتووە و تا ئێستەش هیچ دەسەڵاتێ نەیتوانیوە لە بەرابەر هێزی یەکگرتووی خەڵکدا خۆی ڕابگرێەوە هەموو ئەو دیکتاتورانە ڕووخاون وە کۆماری ئیسلامیش دانەی لەوانن کە نەهایەتەن هەر دەڕووخێ بەڵام بە هێزی جەماوەر ئەو هێزانەی دەرەوە ئێستەیش هەر هێشتا بە تایبەتی ئەوروپا کە ئەمڕۆ دانیشتنی بووە واقعاً هێشتا ها لە بیریەوەی منفعەتی خۆیدا و هێشتا ئەو ڕێگا دەبینێتەوە کە لە بەرابەری ئەو بەرجامە کە هەیانە نەڕۆنە ناوفازێک کە ئیتر بەرگەشت ناپەزیرە ڕێگەیەک دەرباز بوون بۆ کۆماری ئیسلامی بهێڵنەوە تەواوی ئەم کارانەی کە وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتانی زلهێز دەیکەن بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕام بکەن بۆیە ئەو تەحریمانەی دەکەن مەسەڵەن اتحادیە ئەوروپا ماوەی لەمە بەرفەرمانداری نازانم سنەی تەحریم کردووە نەیە بۆ ئێرە تەفرێح بکە یا نازانم ڕئیس پۆلیسی فلانە شوێنی تەحریم کردووە و بەشێک زۆریش لەو کارانەی دەیکەن واقعاً بۆەوەی کە فشارێک بخەنە سەر کۆماری ئیسلامی و کۆماری ئیسلامی بکەنە ئەبزارێ لە دەستی خۆیان بە نازێک ڕامی بکەن و نەهایەتەنیش تەسیری هەیە ئەو تەحریمانە و ئەگەر بەرحەڵ جمهوری ئیسلامی لە نەتیجەی ئەم تەحریمانە لەم چەند ساڵەدا فشارێکی زۆری بۆ هاتووە مەسەڵەن ئەمڕۆ دەبینی یۆرۆ چووە بۆ نزیک 40,000 تمەن دلار چووە بۆ نزیک 38,000 تمەن و نەتیجەکەیشی هەر بازم دەبێتەوە فشارێک بە ملسەری خەڵکەوە دلارێکەوەندە گران دەبێت کرێکارێک کە نەهایەتەن ڕۆژێک
30,000 تمەن دەرتێرێت ناتوانێت بگەی بە ژیانە. ئەمە دەبێتە باعثیەوەی کە خەشم و نفرەت و تووڕەیی خەڵک لەو حکوومەتە زیاتر بێ، بەڵام لە کولدا ئەوزاعی خەڵک ئەوەندەی تر خراپتر دەکا و وڵاتانی دەرەوەیش لە فکری منفعەتی خۆیاندان و ئێستەیش هەموو هەوڵانەیان بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕام. بەڵێ هاوڕێ شۆڕژ باسی تەحریمەکان ئەگەر ئەمان بوێ ئەگەر بمانەوێت بارودۆخی کۆماری ئیسلامی لە منتەقا هەڵسەنگاندنی لێ بکەین، هەڵسەنگاندنی ئێوە چۆنە لەسەر کۆماری ئیسلامی لە منتەقا؟ کۆماری ئیسلامی لە توولی چەندلانی کەم دوو سێ دەهەی ڕابردوودا زۆر بە گەرمی هەوڵی داوە لە وڵاتانی دەرەوە پایگا دروستکا بۆ خۆی. ئەو پایگانەیش لە یەمەنەوە هەتا فەلەستین و لوبناان و سووریا و بێزافێ عێراقیش کێشراوە. هەموو ئەمانە بەرئەساسی پوڵێک بووە کە لە خەڵکی ئێران زەوت کراوە یا نەکراوە خۆدخزمەت گوزاری و ڕێگەوبان و تەمینی کار و ژیان و معیشت بۆ ئەو خەڵکە، بەڵام کراوەتە خەرجی ئەو گروپانەی کە لەم ناوچەیە هەیەی بۆ ململەکانێ لەگەڵ هێزهایەکی تر، هەم ناوچەی هەم فرا ناوچەی، مەسەڵەن ململەکانێ لەگەڵ عەرەبستان، لەگەڵ ئەمارات، لەگەڵ قەتەر، لەگەڵ ئیسرائیل و ئەنجا ململانێ لەگەڵ ئەمریکا. بۆیە ئێستا چووەسە ناو فازێکەوە کە واقعەن وەختێ دەڵێن بەرشکەستگی اقتصادی لە حاڵێکدا هەزاران و ملیۆنها خەڵک لەسەر شقامن، ئەکسەریەتی خەڵک ناڕازیە و نەتەنیا ناڕازیە داوای چوونی کۆماری ئیسلامیەکە. ئێمە دەبینین بە جێگەی ئەوەی کە حکوومەتێکی بە دەرەجاتێک منتەقی خزمەتگوزاری فرەتر بکاتەوە بۆ خەڵکە، بەڵام ئێمە دەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەوزاعی معیشت و ژیانی و خەڵکێش حتا لەم شەرایەتدا خراوتر دەبێت. بۆیە ئەو ئیمکاناتە و ئەو پوڵانەی کە پێشتر بووی ئەنیا خزمەتی ئەم گروپانەی کە لە ناوچەکە بوون، چە لە یەمەن، چە لە عێراق، لە فەلەستین، لە هەموو ئەمانە ئێستا وانەی نییە. سعی کردووە مەسەڵەن لە گروپهایەکی حەشتی شعبیەوانە وەکو خودی سپای پاسداران دەست بگرن بە تەواوی ئیمکاناتی ئەو وڵاتە، خودیان مستەقل بکەنەوە و خۆیان بتوانن بۆ خۆیان بەرحاڵ بە نەوعێک باری اقتصادی خۆیان تامین بکەن، بەڵام بەشێکی زۆری لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆیان تامینەکرا. ئێستا ئەو پوڵانە نەماوە و بە دەرەجاتێک وڵاتانی تر دراوسێ وەکو عەرەبستان کە وەزیەتی اقتصادیکیان زۆرترە، ئەو فشاریان خستووەتە سەر کۆماری ئیسلامی. و بە نەزەری من بەچوونی کۆماری ئیسلامی، یعنی ئەم ململانی مەذهبی و ناسیۆنالیستی ناوچە، بەچوونی کۆماری ئیسلامی بە دەرەجاتێک زۆر زۆر باش دەبێت، یعنی باش دەبێت ئەوزاعی و ناوچانەیش باشتر دەکاتەوە. سەڵەن لە عێراقاوە 20 ساڵە هەر مەدەنیەت لە وڵاتە هەمووی لە بین چووە، لە یەمەناوە شەڕێکی ماڵوێرانکەرە، نازانم لە سووریا هەر بە هەمان شێوە. دروستە وڵاتانی تریش لەم ناوچەیە هەن کە ئەوانیش بە نەوع و بە دەرەجاتێک وەکو کۆماری ئیسلامین لە عەرەبستانەوە بیگرە هەتا ئیسرائیل و هەتا تورکیە و ئەمارات و هەموو ئەو وڵاتانە. بەڵام ئەگەر ئەو شۆڕشە لە ئێرانە سەر بکەوێ، خەڵکی ئەو ناوچەیەش چاو لەو شۆڕشە دەکەن، شۆڕشێکی سەرکەوتوو کە توانیویەتی کەرامەت و شخصیت و ئازادی و دموکراسی و بەرابەری بگەێنێتەوە بەو خەڵکە لە منتەقەیەکدا کە کولی پڕە لە دیکتاتوری و لە زلهێز. بۆیە بە نەزەری من ئێستا جمهوری ئیسلامی ها لە ژێر فشارێکی کاریگەری وردکونەندەدا و ئەو هێز و توانەی کە پێشتر زۆر هەزینەی بۆ کرد و هەزینەهایەکی ملیاردی وردە وردە خەریکە لە دەستیەدا لە منتەقە. بەڵێ سپاس هاوڕێ شۆڕژ لە ماوەی ئەم 3 مانگەدا بینیمانە کە لە ئێران و شارەکانی کوردستان بە تایبەت خوێنێکی زۆر ڕژاوە بۆەوەی کە کۆماری ئیسلامی بڕوخێ، بۆی هەموو هەوڵێک دراوە خەڵک کچی لە گیانی لە دەستداوە، کوڕی گیانی لە دەستا بۆی کەم جمهوری ئیسلامی بڕوخێ، بۆ ئەوەی کە مێژوو تکرارەوە نەبێ، بۆی کە دووبارە ئەم مێژووە تکرارەوە نەبێ. دوای ڕوخانی کۆماری ئیسلامی بەدیل چییە بەڕای ئێوە؟ واقعیەتی ئەوەیە بەشێک زۆر لە هێزی ئۆپۆزیسیۆن هەوڵ دەدەن وانیشان بدەن کە تا ئۆپۆزیسیۆن لە دەرەوە ڕێک نەکەوێت هیچ ئالتەرناتیوی بۆ کۆماری ئیسلامی ساغ نابێتەوە.
بەڵام بە بڕوای من و بە بڕوای ئێمە وەکو کۆمەڵا بە نەزەری من هێز لە ناو خەڵکدا دەتوانێت ئالتەرناتیو پێک بێنێ. ئەوەیش پرۆسەیەکی زۆر سەخت نییە. وت مەسەڵەن تۆ چاولێکی 4-5 مانگ لەمەوبەر بزوتنەوەیەکی ئاوا کاریگەر دەبینرا کە کۆمەڵگە لە ناو بەرحاڵ ئەکوڵا بۆ اعتراز لە نەتیجەی زۆڵم و زۆر و ستەم و چەوسانەوەی کۆماری ئیسلامیە، بەڵام بزوتنەوەیکی ئاوا ڕادیکال نەدەبینرا. ئێستەیش لەم شرایەتەدا ئێمە پایەکانیشیمان هەیە، یانێ مەسەڵەن ئەو بزوتنەوەی معلمان بزوتنەوەیکی کەم نییە. لە چەند ساڵی ڕابردوودا ئێستەیش باوەسفەوەی کە بەشێکی زۆر لە سەرانی هەر لە زیندانان، بەڵام بۆ خەڵکی ئێران جێگەی متمانن، جێگەی خۆشەویستین، کەسانێکن کە لەو دنیای ناشرینەدا مەسەڵەن داوای حەقی تەحسیل، حەقی دەرس خوێندن و خوێندن بە ڕایگانەکەن، ئیجازە نەدەن ئاموزش و پەروەرش بێتە ئەمریکی مەسەڵەن خصوصی، و هەر کەس پوڵی فرەتری بێت، هەر کە ئیمکاناتی زۆرتری بێ مناڵەکەی بتوانێت بڕێ دەرەجاتێکی باشتر پەیاکە، بەڵام لەلایەکەوە ئیمکاناتی دەوڵەتی بۆ نەبێت. ئەو معلمانە ساڵهایە لەسەر ئەو شتانە خەریکن پاداگیریەکەن لەسەر ئاموزش و علومی تازە و نوێ و ڕەتکردنەوەی تەواوی و خرافاتانە مبارزەیان کردووە و بۆ خەڵکی ئێران زۆر خۆشەویستن، ناوهایەکی ئاشنان، هەرکام لەوانە لە شارەکانی خۆیانە خەڵک باوەڕیان پێ، خۆشەویستی خەڵکن. بزوتنەوەی کرێکاری لە 30-40 ساڵی ڕابردوودا ئەکسەری شارەکان ڕەهبەرانی کرێکاری کە 40 ساڵ لە مقابلی جمهوری ئیسلامیە وێسانەسەوە ئەزیندانیان کێشاوە، شەلاقیان خواردووە، بەڵام دەستیان لە بیر و باوەڕی خۆیان هەڵ نەگرتووە بۆ خەڵکی شار و گەڕەک و کوچە و کۆڵانی خۆیان ئینسانهایەکی خۆشەویستن، تەرەفدارانی محیتی زیستن، دانشجوانن کە ئێستا دەبینی یەکێ لە کۆڵەکەکانی ئەو بزوتنەوەن، هەر لە سنەوە هەتا تاران و مەریوان و مەهاباد، ئەوانە سازمانهایەکن کە بوونیان هەیە ئێستا. بۆیە وەیا پەرستاران و دوکتۆران و حتا ئەوانەی وەکیلن، هەموو ئەوانە بۆ خۆیان نەوەی ڕێکخراوەیان هەیە، بەڵام ئەو ڕێکخراوەی کە بتوانێت لە سەتحی کۆڵان و شارۆوانەوە دەست پێ بکە و بگەی بە سەتحێکی سەراسەری و نوێنەرایەتی و خەڵکە بکە، ئەوە احتیاجی بە پرۆسەیەک هەیە. لە دەرەوە ئەگەر ئێوە سوالەکەتانەوە بوو ئەگەر ئێمە بازم تووشی دیکتاتۆریکی تر نەبێ، بە نەزەری من ئینسان نابێ بکەوێتە پێش ڕووداوەکانەوە، یانێ ئێستا ئەو ڕەوەندەی کە ئێستا هەیە دڵخۆشکەرە، ئومیدوار کنەندەیە، ئەوە ئەگەر هەر ئەو سەیری خۆی تێپەر بکە، یانێ هەراوا بڕواتە بەرەوە کە دەبینی خەڵک ئومیدی بەدەستهێناوە، ئاعتماد بە نەفسی بەدەستهێناوە. بەڵام ئێستا جارێ لە مقابلی سەرکوتی جمهوری ئیسلامی ئەو بزوتنەوەیە خەریکی ململانەیە، کۆماری ئیسلامی زۆری پێ ناشکێت و بزوتنەوەکەیش ئەوەندە جارێ هێزی نییە کە بتوانێت زاڵ بێ بەسەر جمهوری ئیسلامیە. بۆ ئێستا پرسیاری ئەساسی بۆ خەڵک ئەو هێزە سەرکوتەیە، چۆن ئەو هێزە سەرکوتە لە بین باوە هێزی سەرکوتی جمهوری ئیسلامی بە هێزی سەرکوت بەندە، یعنی ئەگە پرسیاری ئەساسی ڕوخانی کۆماری ئیسلامیە. بەڵام ئەوانەی کە ڕۆشنبیرن، ئەوانەی کە ڕەهبەری سیاسین، ئەوانەی کە جوانانێکن هەن لە دڵی و مبارزەوە، هەر لە ئێستەوە ئەبێ بەحسیەوەی کە ئێمە چیمانەوێ، یعنی دیارە مەسەڵەن خەڵک دڵێن کۆماری ئیسلامیمان ناوێت، لە باشە کۆماری ئیسلامیمان نەوێ شکل و شێوەی حکوومەتی ئایندە بێ چۆن بێ کە خەڵکی کوردستان، خەڵکی بەلوچستان، خەڵکی خوزستان دووبارە دووچاری ئەستەمی نەتەوایەتی نەبنەوە، نەخرێنە حاشیەوە، وەکو بەرحاڵ وڵاتانی ترمان بەسەران نێتەوە کە دووچاری شەڕ و ئاژاو ئەویان پرسیارهایەکە دەیکەن ژنان لە ناو چه قانونێکداوە، چه قانونێک، یان منزورم قانونی ئەساسیە، قانونی بنەمایە، چۆن ژنان دەتوان نەچەوسێنرەوە، چه حقوقێکیانە بێ ببێ، یا بۆ جوبران یا دواکەوتویی و زۆڵم و ستەمەی وا کردویانە چه حەقهایەکی تری ئیزافە دەتوان پێیان بدەن. مافی مناڵە بێ چۆن ببێ لە ناو ئەو قانونەدا. کارکردن بەشێکی زۆر لە ئەو خەڵکەی ناڕەحەتە خەشمگینە هاتووەزە سەر شەقام و سنگی دەکاتە قەرغانی گولە لە مقابل کۆماری ئیسلامیە، نەتیجەی فەقر و نەداری و نەبوونی وفۆقە، جوانانێکە یاخی بوون
ببیر لەوە بکەنەوە ئەم حکوومەتی ئایەندە ئایا دەبێتە مۆڵگەیەک بۆ کەسانێک کە دووبارە وەکو کۆماری ئیسلامی لە فکری گیفانی خۆیانن یا ئێمە چۆن حکوومەتێکمان ببێ کە چەساوەترین ئینسانی ناوە و کۆمەڵگە بتوانێت مافی خۆی تایە ببێ وە چەنەوە حکوومەتێ دەتوانێت ئەوە تەزمین بکە یا مافی دانشجوو مافی ئازادی بەیان مافی ئەعتراز دەربڕین ئەوە شتایەکی زۆر سەرەکیە کە دیارە ئێستا لەم مەرحەلەدا ئێمە خەریکی ململانەی لەگەڵ کۆماری ئیسلامی بتوانێت بیرۆخین بەڵام هەر لەم پرۆسەدا ئالتەرناتیڤ دروست دەبێت بە نزیک بوونەوەی ئەو هێزانە بە یەک ئەوە نییە ئێمە دووبارە لەبان سەری ئەو خەڵکەوە تەسمیم بگرێ لە دەرەوە لە ڕاهڕۆهای نازانم وزارەتی ئوموری خارجەی فەرانسە و ئامریکا و نازانمەوانەدا بێن ئالتەرناتیڤێ ساخکەنەوە بۆ خەڵک کەسێکە یەک ڕۆژ تاڵی نەکێشاوە لە ژیانیا یەک شعاری بەرعلێ جمهوری ئیسلامی لە دڵی ئەو شۆڕەشەدا نەداوە زلەیەکی چی نەخواردووە بێتە باتە سەر مەملەکەتێک و بازم ئاش هەر هەمان ئاش و کاسە هەر هەمان کاسە ئەو بە نەزەری من نوێنەرایەتی خودی ئەو خەڵکە بێ خۆیان بیکەن و بیر لەوە بکەنەوە هێز بەدەستی خەڵک نوێنەرایەتی بەدەستی خەڵک و خەڵکن کە تەسمیمەگرن چۆن بێت نە کەسێکە بەرحاڵ خەریکی ئەوەیە بزانین بەشکم لە ساز و سەودایەکدا بگەڕێتەوە سەر دەسەڵات و ئەنجا ئەو خەڵکەی کە شۆڕشی کردووە ئەو خەڵکەی کە لەسەر خیابان بۆ ئەو کرێکارێکە نانینی ئەو معلمەی کە شۆڕشی کردووە بەرعلەی ئەو هەموو زڵم و بێدادە و پەرستارە و ئەو خەڵکی حاشیەی شارە ئەوانە چۆن دەتوانن بگەین بە ژیانێک کە شایانی ئینسانە بۆ پرسیار هەیەکە ئەگەر لە من بپرسن دڵێم لە حکوومەتێکدا کە شەورای ناو دڵی ئەو خەڵکە بتوانین نوێنەرایەتی خەڵکە باوەڕیان بە خۆیان بێ ئەعتماد بە نەفسەی کە ئێستا کەسپیان کردووە لە مقابل هێزێکی سەرکوتگەر و داگیرکەرە ئەوەی ئەعتماد بە نەفسێکی زۆر زۆر باشە بۆی کە هەر خەڵکێ لە گەڕەکی خۆیان ئەتوانین نوێنەرێک هەڵبژێرێمە نوێنەرایەتی ئەو خەڵکە دەکە و هیچ کە حەقی نییە لەبان سەری ئەو خەڵکەوە بە سیاستکردن ملیۆنها دلار کەس بکە بێەوەی کە منفعەتی خەڵک نوێنەرایەتی بکە و ئەو نەهایەتن جەمبەندیکی لێ بکەمەوە هەر کەسێک لە شوێنی خۆیان لە هەر شارێکە لە هەر زمینەیەکدا کارەکە ئەتوانێ شەوراها و نوێنەرایەتی خۆی دروست بکە لە معلم لە کارگەر لە دانشجوو لە تەرەفداری محیتی زیست لە ژنان لە منداڵان لە دانەشاموز ئەوە هێزەیتر ئەوە یعنی هێز ئەوە دەتوان نوێنەرانی خۆیان پێک بێن لە هەر شار و مەحلەی خۆیانە دەتوان شەورای خۆیان بەدەست بێرن و خۆیان دەتوانن شار ئیدارە بکەنێمەوە تەجروبەمانە لە بەرحاڵ چەند مانگێکدا کە شاری سنە و شارهای کوردستان ئازاد بوو ئەو تەجروبە کراوە خەڵک انتخاباتی کردووە شەورای شاری هەڵبژاردوو کامەڵەن بە شێوەیەکی دموکراسی و ئەو لە ئاوی شتەکانی نەخواردووە کەمترین دزی و مشکڵاتی لەو نەوەعیش بووە ئەوەندە بەرحاڵ فەزایەکی باش بەسەر شارە حاکم بووە ئەو اعتماد بە نەفسە بگوازنەوە و بیرکردنەوە لەو پرسیاران بەڵێ سپاس هاوڕێ شۆڕژ وەکو دوایین پرسیار ئەرکی فعالینی ئازادی خواز لە دەرەوەی وڵات و هەتا ئەحزابی سیاسی دەبێت چی بێ بۆ ئەم شۆڕشە لە ماوەیەم سێمانگەدا بەڕاستی زۆر لەو شتانە تاقی کراوەسەوە زۆر شتی ناخۆش بینراوە بە تایبەتی ئەو مەسائلانەی کە لە ناوە یاران زۆر کەم دەبینرێەوە یا خەڵک زۆر کەم لەگەڵ یا دەست و پەنجە نەرمەکای من لە دەرەوە بینیمانە لە ناوە یاران بە دەلیل و سەرکوت و فشار و خەفەقانە خەڵک ناتوانێت ڕای خۆی دەرببڕیا پەرچەمی خۆی بێنێ بەڵام لە دەرەوەی مە دەبینین زۆر جار شەڕە پەرچەم دەبێت زۆر جار مەسەڵەن دەبێت بە دەرگیری لەسەر فلانە شعار بدەین یا فلانە شعار نەدەین بەڵام لە کولدا هەوبەستگیکی زۆر باش شکلی گرتووە مەسەڵەن دەبینین لە برلینە لە پاریسە لە کانەدا بگرە لە ئەمریکا تەزاورات هایکی زۆر زۆر گەورە و بەرجەستە بەڕێوە بچووە ئێمە دەتوانین بازم هەر لەو نوعکارانە بکەین بەڵام بە نەزەری من گەورەترین شتێک کە مەسەڵەن دەتوانێت سیاسەتمەدارانی غەربی یا وڵاتانی غەربی بێتە تا تاسیر ئەفکاری عمومی ئێرەیە ئەوەش ئاگاو بووەسەوە یانێ مەسەڵەن لە وڵاتێکی وەکو ئاڵمانە هەموو ڕۆژێ ئەخبار لە موردی ئێرانەوە هەوە پێشتر نەبوو ئەویش لە نەتیجەی ئەوەیە کە زێهنی ئەفکاری عمومی ئێستا واقعاً دەرگیری ئەو مەسائلێ
بەشێکی زۆریە و کەسانانەی وا مناڵ بوون لە ئێران هاتوونە سەدەرەوە یا لێرە لە دایک بوون باوکو دایکیان لە ئێرانەوە بووە هاتوون لێرە پەناهەندن ڕۆژانە خەریکی گزارشدان و خەڵکیش لێرە دەبینێ ئەو جەنایەت و قەتڵعامەی جمهوری ئیسلامی. بۆیە بازم ئێمە ڕەوەندێک کە دەستی پێکردووە ئێتلاع ڕسانیە، تەزاوراتکردنە، تەوزیحدانە و هاوبەستگی بۆ ئایندەی ئەو بزوتنەوەیە. ئێمە احتیاجمان بە ئینسانهایەکی شۆڕژگێڕە، ئینسانهایەکی چەپە، ئینسانهایەکی سۆسیالیستە کە لێرە بە دوای منفعەتدا نین. پێشتر وتم کە وڵاتانی غەربی، وڵاتانی ئێرە پێش هەموو شتێ منفعەتی مادی خۆیان لە نەزەراگرن. ئایا ئێمە ئەگەر مەسەڵەن لەم شۆڕشەدا ئێستا ئەو منفعەتە بەنانیە تەنیا مەنافعی پوڵی بێ یا مەنافعی اقتصادی بێت، دوای مەنافعێکی درێژ ماوەی مەسەڵەن ژێوپۆلیتیک بێ، لەوانەیە زەرەرژی تیا بکەن بەڵام بە نەفیانە مەسەڵەن دەخالەتی تیا بکەن. ئێمە ئەو خەڵکانە ببینینەوە مەسەڵەن چۆن لە ڕۆژاوا خەڵکانێک لە سەدان شاری دنیا هاتنە سەر شقام بۆ دفاعکردن لە ڕۆژاوا بێەوەی کە منفعەتێکیان تایە بێ و چوون لەوێ بیمارستانیان دروست دەکرد، چوون لەوێ گیانیان بەختە کرد، ئەچوون مبارزیان دوکتر بووە، چوو معلم بوو، نازانم دانشجوو بوو، ڕۆشنبیر بوو، هەرچی بووە چوو لەوێ. ئێمە ئەو ئینسانانە بێ بە خۆمانەوە جەزب بکەین و بێزافەیەوەی کچە لێرەژ ئەو بەحسانە گەرم بکەین کە ئایندەی ئەم بزوتنەوەیە بەرەوکوێچ. ئەوە ئێمە کۆماری ئیسلامیمان ناوێت چه حکوومەتێکمانەوێت و کار بکەین لەسەرەوەی کە نەهایەتەن ئێمە ئەم چرخەی باتڵی کە لە انقلابی مەشروتەوە لە ئێرانە دەسوپەنجە نەرمەکەن شۆڕشێک دەکرێ و نیرویکی ڕەش دەسەگرێ بەسەریە دەوری بدەینەوە. زۆر شتایکی ئومیدوار کننده لەم بزوتنەوە هەیە و ئینسان دەیبینێ و چی بکەین ئەم بزوتنەوەیە سەرکەوتنێکی سەداست بەخۆیەوە ببین. زۆر سپاس هاوڕێ شۆڕش بۆ بەشداری، زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئێوەش. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ شۆڕشی کەریمی، ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵەکە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەشدار بوو. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنامەیەکی تر و شەوێکی دیکە ماڵاوە. پایان من شاید زیر گلوله باشد ایام را، ولی من هرگز نمی شمارم. پایان من شاید مانند یک گل سرخ، حاشا که من به پاییز وقتی نمی گذارم. شهید نمره، شهید نمره. شهید نمره وکو شاخ، وکو بافر، وکو درخت، وکو بهار و گلباخ. شهید بالای بقد بالای کردستانا، شهیدا دنیا تیزاوی اشکنه، پنجاه دستا آزاری خاک را جنه، سوماکا کندواروش دوره بینه، سوماکا کندواروش دوره بینه.
شهید بالای بقد بالای کردستانا دلی آزادی و بیداخی لوتکای حلوستی انسانا شهید نمره وکو شاخ وکو بفر وکو درخت وکو بهار و گلباغ شهید بالای بقد بالای کردستانا شهیدا دنیا تزاویت کنه پنجاه دستا هزاری خاک را کنه سومای چا کندوارو دوره ای بینه سومای چا